پێشخستن و بەرەو پێش بردننی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان. سێمین کۆنگرەی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لە شاری ئەولێر بەڕێوەچوو دەستەیەکی نوێ بۆ یەکێتەکە هەڵبژێردرا کە دەتوانین تا ڕادەیەک برین یەکێتی پەرلەمانتارانی کوردستان شوێنی تەبای و کۆکەرەوەی هەمووانە بە جیاوازەکانەوە. لە کۆی زیاتر لە 550 ئەندام کە پێک دێن لە پەرلەمانتارانی یاریمی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق زیاتر لە 250 ئەندام ئامادەی کۆنگرەکە بوون. لە کۆنگرەی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان دەستەیەکی باڵا هەڵبژێردران کە لە 11 کەس پێک دێت و با گوێرەی یاساکەش 9 ئەندامیان کارا دەبن و 2 ئەندامەکەی دیکە وەکو یەدەک دیاری کراون. ئەو دەستەیە کە ئەوڕۆ هەڵبژێرا لە یەکەمین کۆبوونەوەی خۆیدا سەرۆک و جێگر و بەرپرسی دارایی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان هەڵدەبژێرێت و دوایە لجانەکانش تەوزیع دەکرێت و ئەندامان بۆ سەرپەرشتی ئەو لجانانە کە لەناو ئەنجومەندا هەیە لە ناو یەکێتی پەرلەمانتارانی کوردستاندا هەیە ئەو لجانانە بەڕێوەبات و سەرپەرشتیان بکات. پەرەپێدانی پەیوەندیەکان دروشمی سەرەکی سێمین کۆنگرەی یەکێتی پەرلەمانتارانی کوردستان سیستەمێکی پەرلەمانی دروست و هەنگاونان بەرەو چاکسازی و سەروەری یاسا بوو. ئەندامێکی ئەم یەکێتیش دەڵێت کار لەسەر ئەم دروشمە دەکەن و کۆدەنجی بۆ دروست دەکەن تا لە هەرێمی کوردستان ئەم سیستەمە بچەسپێت. ئەم دروشمە دروشمی کۆنگرەیە کە بەڕاستی ئەمڕۆ زۆربەی لایەنە سیاسیەکان کاری لەسەر دەکەن. ئێمە شەکو پەرلەمانتاران لە ڕێی کار و چارەچەکانی خۆمان هانی لایەنە سیاسیەکان و پەرلەمانی کوردستان دەین کە ئەم دروشمە بەجێ بێت گەیشتن بە سیستەمێکی پەرلەمانی تەواو بە تەواو پەرلەمانی کە باشترین سیستەمی حکومڕانی ئێستا لە دنیادا و هەروە مەسەلەی چاکسازی و ڕوبەڕبوونەوەی گەندەڵی کە ئەمڕۆ پرسێکی نیشتیمانی گەورەیە پێویستی بە هەڵمەتێکی سەرتاسەری گەورە هەیە. یەکێتی پەرلەمانتارانی کوردستان یەکەم کۆنگرەی لە ساڵی 2008 ئەنجامدا و لە ساڵی 2010 دووەم کۆنگرەی ئەنجامداوە. لە ساڵی 2015 کۆنفرانسی بەست. لە کۆنگرەی سێمیشیدا دەنجان لەسەر ڕاستپاردەیەکدا کە ڕێژەی ئەندامانی دەستەی باڵا لە 11 ئەندامەوە زیاد کرا بۆ 13 ئەندام و ڕێژەی ژنانیش 100 جێگیر کرا. ئەم ڕاستپاردەیەش کاتێک جێبەجێ دەکرێت یاسای یەکێتی پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە. هەڵگورد ئەحمەد، کورتساد نیوز، هەولێر.